ناوم هاژە حەسەن دانیشتوی قەڵازێ لە 2017 کۆلێژی کشتتوکاڵی سلێمانی بەشی خاک و ئاوم تەواو کردووە بۆ دواتر بەمبەستی خوێنی باڵا لە وڵاتی تورکیا هەر لە هەمان بەش زانستی خاک درێژەم بە خوێندنەکەم داوە و لە ڕێگەی توێژینەوەی ماستەرنامەکەشمەوە بە شێوازی زانستی هەوڵم داوە کەڵک لەو پاشماوەی پەلەوەری داواجینەکان وەربگرم و بیکەم بە سەمادێکی سروشتی تەواو پوختە و بێزیان کە ڕکابەری کیمیاوەسپیەکانی بازار بکات و بە سوتر و باشتریش بێ بۆ بەکارهێنان لەلایەن جوتیارانەوە. کارگەکە کارگێکی کشتتوکاڵیە لەبەرێ بەرهەمهێنانی سەمادا لایانی ڕاستەوخۆ جوتیار و نووسینگە کشتتوکاڵیەکان کەڵکی لێ وەردەگرن و بەکاری دەهێنن بۆ بەرهەمەکانیان و لەگەڵ بەکارهێنانی ئەو دوو جۆری سەمادە سروشتیانەشدا بەرهەمی جوتیار بە شێوەیەکی 100% کوالەتی بەرز و سروشتی دەبێت و بێزیان دەبێت و ئێمە وەکو کارگا بۆ بەرهەمهێنانی سەمادەکانمان پشت بە پاشماوەی پەلەوەری دەواجینەکان دەبەستین کە ئێمە لە خاوەن کێڵگە پەلەوەریەکانەوە ئەو پاشماوەیە بە بڕەپارەیەک دەکڕینەوە لە وەرزی هاویندا کۆی دەکەینەوە و ئامادە دەکرێتەوە بۆ ماوەی ساڵێک لە مەخزەندا دادەندرێت و دواتر کەڵکی لێ وەردەگیرێت بۆ بەرهەمهێنان. ئەو کارگەی ئێمە لەبەرەوەی دۆستی ژینگەی و ڕۆژەی پاشماوەی 0% لە کارگەکەدا بۆچی لەبەرەوەی جۆر یەکەم کە بەرهەم دەهێنین پاشماوەیەکی لێ دەمێنێتەوە پاشەڕۆیە کە دەبێ فڕێ بدرێ بەڵام ئێمە دووبارە هەستاوینەوە کەڵکی لێ وەردەگرین و لە ڕێگەی بەکارهێنانی پلەیگەرمی سنووردار جۆری دووهەمی بەرهەم دەهێنین بەو شێوەیەش دوو جۆر سەماد بەرهەم دەهێنرێت و ڕێژەی پاشماوە 0 دەبێت و من وەکو دەرچوویەکی کشتتوکاڵی ینی چاوەڕێەوە نەبووم کە دابمەزرێم یان شتێک هەمیشە ینی ویستومە ببم بە خاوەنکاری تایبەتی خۆم لە پاڵەوەشدا کۆمەڵک هەلی کار دابین بکەم بەس من لەبەرەوەی توانیمانە و کارگێ بکەینەوە خێزانیشە بە هاوکاری بابمە توانیمە ینی هەلی کار بۆ براکان و بە بابم و بۆ خۆم دابین بکەم و کارێکی سەربەخۆی خۆمانمان هەبێت. من وەکو باوکی هاژە ئەو جیازانەی کە دروستم کردوون خۆشبەختانە سوودێکی باشم لێ بینیەوە لە بەرامبەردا بەرهەمێکی تازەشە لە ئاسی عێراق و کوردستاندا ئەو جیازانە لە عێراق نەبوون ناچار پشتم بە خۆم بەست و ئەو جیازانە بەرەبەرە بە کوالەتێکی زۆر باش دروستم کردوم تا ئێستاکانە ئیشان پێ دەکەین و لە بەرنامەشماندا زیاتر ئەو جیازانە گەورەتر و متەتەوڕتریان کرد. وەکیەوەی دەشی بینن ئەوە توێژنەوەیەکی ئەکادیمیە کە لەسەر گەنم ئەنجامم داوە چاوەڕێ ئەنجامەکان دەکەین ئینشاڵڵا لە کۆتاییدا جۆری بلۆکی یەکەم کۆنتڕۆڵە بەس بنەتۆی پێکراوە بلۆکی ئەی یەک جار سەمادەکەی بۆ بەکارهێنراوە جۆری دووهەمیشیان بی دوو جار سائیلەکەی بۆ بەکارهێنراوە بلۆکی سیش سێ جار سائیلەکەی بۆ بەکارهێنراوە لە کۆتاییدا بۆمانوە دەردەکەوێت کاریگەری سەمادی سائیلی بایۆچار لەسەر بەرزکردنەوەی توخمە خۆراکیەکانی خاک و بەرهەمی گەنمەکە.